پارتی دۆزی ئازاد ناسراو بە هوداپار لەژێر دروشمی سیاسەتی دروست و دادگەری ڕاستەقینە سێمین کۆنگرەی خۆی لە ئەنقەرەی پایتەختی تورکیا بەڕێوە برد. لە کۆنگرەکەدا کە مەبەستی سەرەکی دیاریکردنی سەرۆکێکی نوێ بوو بۆ پارتەکە. ئیسحاق ساغلام بە زۆرینەی دەنگی ئەندامانی کۆنگرە با سەرۆکی نوێی هوداپار هەڵبژێردرا. هاوکات لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ ئەندامانی سێمین کۆنگرەی هوداپار باسییان لە قۆناغی پاش هەڵبژاردننی پەرلەمان و ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی شارەوانەکان کرد و دەستەیەکی نوێیان بۆ سەرکردایەتی حیزبەکەیان هەڵبژارد. پارتی دۆزی ئازاد ناسراوە بە هوداپار پارتێکی ئیسلامی سیاسی کوردیە و یەکەمین پارتی ئیسلامی باکووری کوردستانە کە لە ساڵی 2012 دامەزراوە. پارتەکە هەڵگری ئایدۆلۆژیای حیزبوڵڵان و لە ناو کوردەکانی باکووردا وەک باڵی سیاسی ئەو حیزبە ناسراون کە پێشووتر لە باکووری کوردستان بوونیان هەبوو پاش دروستبوونی ناکۆکیان لەگەڵ دەوڵەت حکوومەتی تورکیا قەدەغەی کردن و حیزبەکەیان هەڵوەشایەوە. بەڵام محەممەد حوسێن یەڵماز دامەزرێنەری هوداپار ڕەتی دەکاتەوە درێژە پێدەری خەبات و مێژووی حیزبوڵڵا بن و لەو بارەوە وتوویەتی خەڵکانێک هوداپار بە درێژکراوی حیزبوڵڵا دەزانن بەڵام ئەوان لە حیزبوڵڵا جیاوازن و لە پێناو بەرگری لە ستەم لێکراوان دامەزراون و پارتێکی یاسایی و خاوەن مۆڵەت و جەماوەرن و وەک حیزبوڵڵا قەدەغەکرا و خاوەن خەباتی ژێرزەمینی نین. لە کاتی گوتەداکەی سەر محەممەد مورسی سەرۆکۆماری هەڵبژێردراوی میسر پارتی هوداپار لە دیاربەکردایان خۆپیشاندانی ناڕزایی بۆ ئیدانی کودەتاکە بەڕێوە بردو. حسێن یەڵمازی دامەزرێنەری هوداپار کودەتاکەی سیسی بەسەر مورسی بە هەڵمەتێکی دژە سەرکەوتنی ئیسلامیەکان وەسف کرد. لە کاتی ڕاپرسیا گشتێکی تورکیا بۆ هەموارکردنەوەی دەستور لە نێو پارتە کوردیەکاندا تەنها هوداپار پشتیوانی بەڵێ دەکرد و هاوشان لەگەڵ ئاک پارتی بانگەشەی بۆ هەموارکردنەوەی دەستور ئەکرد. هەروەها لە دوای هەڵبژاردننی سەرۆکۆمار پشتیوانی خۆیان بۆ ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری ئەو وڵاتە ڕاگەیاند. بەم هۆیەشەوە لایەنە سیاسیەکانی تورکیا تۆمەتی پاشکۆیەتی و داردەستی دەسەڵاتیان بەسەر هوداپاردا بەخشیەوە. بەڵام بەرپرسانی پارتی دۆزی ئازاد ئەو تۆمەتانە ڕەت دەکەنەوە و نایشارنەوە لە نێوان جەهەپە و ئەکەپا ئاک پارتی و ئەردۆغان پەسەند دەکەن و هەڵی دەبژێرن. لەسەر چارەسەری کێشەی کورد لە تورکیا لە مانگی نیسانی ئەمساڵ پارتی دۆزی ئازاد لە شاری ئامەدی باکووری کوردستان بە دروشمی بۆ چارەسەرکردنی پرسی کورد بانگەواز بۆ دادپەروەری نرخشە ڕێگایەکیان بۆ ئەو پرسە خستە ڕوو. پارتی هوداپار بەدەر لە بەشداریکردن لە کایە سیاسیەکان خاوەنی دەیان دەستگا و ناوەندی پەروەردەی و لێکۆڵینەوەیە و ساڵانە لە ساتی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خۆی لەسەر بێت ڕێکخراوی خۆشەویستانی پێغەمبەری سەر بە ئەو پارتە ئاهەنگی ملیۆنی لە پارێزگای ئاماد بەڕێوە دەبات. هوداپار بەشداری هەڵبژاردنەکانی تورکیا دەکات و لە هەڵبژاردننی پەرلەمانی ئەو وڵاتە لە ساڵی 2015 توانی 65,000 دەنگ بەدەست بهێنێت. دواتر و لە هەڵبژاردنە پێشوەختەکەی 24 حوزەیرانی ئەمساڵ زیاتر لە 157,000 دەنگی بەدەستێنا. بەڵام بەهۆی بربەستی لە سەدادا نەیتوانی هیچ کورسێکی پەرلەمان بەدەست بهێنێت.